خۆشەویستانی ڤار سڵاوتان لێبێت پێ خۆشحاڵم جارێکی تێگا پێتان شادەبمەوە لە ڕووماڵێکی تایبەت باری نێوان بۆلیڤیا و عێراق کاتژمێر 6 یاریەکە بەڕێوە دەچێت لە یاریگای مۆنتێری شاری مەکسیک. پێمان خۆش بوو وەکو ڤار بیرمان کردەوە کە تەنیا لایانی تەکتیکی و تەکنیکی نییە کە کاریگەری لەسەر یاری هەیە، بەڵکو شادەمارێک هەیە لە سەرجەم وەرزشی هەموو دنیاە کاریگەری هەم لەسەر ئاست هەیە هەم لەسەر ئەنجام هەیە. ئەویش چییە؟ لایەنی دادوەری و ناوبژیوانیە. هەمووتان ئەم شەو بینیتان کە هەڵبژاردەی ئیتالیا یاریگای کۆنتترۆل کرد و مسەیتەر بوو گۆڵێک پێشکەوت و بەڵام کارتێکی سوور هەموو شتێکی لێ هەڵگێڕایەوە. ئەجا باسەکەی ئێمە ئەوەیە کە ئایا ئەم شەو ئەمڕۆ ببورێن ئەمڕۆ هەڵبژاردەی عێراق ئایا هەڵبژاردەی بۆلیڤیا ئەبن بە قوربانی ئەو شتە، ئایا ناوبژیوانی هەڵبژاردەی یاری نێوان عێراق و بۆلیڤیا هەمان کار بەرامبەر ئەو دوو هەڵبژاردەیەکاتەوە ئایا کاریگەری دەبێت چێە ئاستی چۆنە؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر هاوکار بەخێربەی سەرچاوماتی ستۆدیۆکە ڕوونا کردەوە. کاک دکتۆر هاوکار هەم لە ڕووی ئەزمونەوە ئەزمونێکی زۆر گەورە و پڕبایەخی هەیە دەگمەنە لە هەموو کوردستانە و هەم لە ڕووی ئاستی زانستیەوە پرۆفیسۆری یاریدەدەر و پلەیەکی باڵای هەیە. کاک دکتۆر ناوبژیوانی ئەمڕۆ یاری نێوان بۆلیڤیا و عێراق چێیە و ئاستی چۆنە؟ سەرەتا زۆر سپاس ڕێز خۆشەویستم بۆ بینەرانی واری ئازیز و سپاس کاگڕێڵیگیان، سپاس بۆ پشتی کامێرە. بەڵێ بەدڵنیاییەوە هەموو جیهان چاوەڕێی ئەم ڕۆژەیە کە بەڕاستی با بڵێن ئاوات و خەونی هەموو عێراقیەکان بە تایبەتی کە زۆر چاوێکی لەسەری هەیە بە حکومی ئەوەی بۆلیڤیا سەرکەوتەوە بۆ جامی جانی پێشتر، بەڵام عێراق دوای 40 ساڵ جارێکی ترەوێ جارێک تر بگەڕێتەوە بۆیە یاریەکە یارێکی زۆر ئەسیار ئەبێتەوە. هەروەها حاڵەتی ناوبژیوانێکی کە لە حاڵەتانی کە بەڕاستی کێشە و گرفت و بابەتی زۆری تیا بە تایبەتی دەبەرنامەی ڤاری جەنابتان خۆی مۆزوعەکانی زۆری ڤار ئەگەر بگەڕێتەوە بۆ مۆزوعەکان هیوادارین ناوبژیوان نەگەڕێتەوە بۆ ڤار ئیلا بۆ حاڵەتێ نەبێت کە پاڵپشتی یاریەکە بێ. بۆیە بەدڵنیاییەوە لایانی داوەری کە با بڵین پێگەی ئێمە سێ تیپمانێ، هەر تیپی عێراق و تیپی بۆلیڤیا و تیپی داوەران. فیفا تیپی داوەرانە، فیفا ئەبێ بیباتەوە برنەوەی فیفا تیپی شایستە دەچێتە قۆناغی داهاتووی جامی جیهان. ئەم ناوبژیوانە دەستی زۆر قورسە، دەستی قورسە هەشت کارتی سووریاوە ئەمڕۆ ئیڤانۆ بارتۆن بەڵێ ئیڤانۆ بارتۆن ماڵی نەوەتویەکە و 35 ساڵە و خەڵکی سلڤادۆرە بەڕاستی ناوبژیوانێکی تابڵی توندە و بۆ ناسرااو کە خۆشەویستی کارتە سوورەکان. بەڵێ بەدڵنیایە بۆ ئەم ناوبژیوانە دیاریکرا بەدڵنیایەوە ئێمە ناتوانین یەک کۆکار بدۆزینەوە، بەڵام ئەبێ هەر ناوبژیوانێک ببێ، بەڵام هەمان کاتە ناوبژیوانی یاریەکە یاری عێراق بە تایبەتی یان ئوسلوبی تیپی عێراق و تیپی بۆلیڤیا لەو ئوسلوبانن کە نابێت زۆر لەگەڵیان بە شێوازێکی لەسەر خۆی بین. جار وایە سەرخۆی دەوری هەیە، بەڵام پێویستەکە تون بی و چارم بیان کابراڵێ بێت تۆزی حەدی بی نەگەڵیان نێڵی مەجالیان نیت با کوردی خۆمان مەجالی بی ناوبژیوان مەسەرەن ئەتوانن بەکاربیان. بۆیە لەو ناوبژیوانەیە کە ئەبێ ئەو حاڵەتانە بوو هیوادارین ستافەکەی خۆی ستافەکەی کە تەمان چوار ناوبژیوانەیەکیان خۆی و هەردوو یاریدەرەکەی لەگەڵ حەکەمی چوارەم واڕوا دوو کەس لە ژووری ڤارە ڤار خۆی کە ناوبژیوانی دایرێکت مایکە کرێتەوە لەگەڵ ناوبژیوان ئیڤانۆ کە هەروان لەگەڵ حەکەمی یاریدەری ڤار چۆن ئەوش بە هەمان شێوە تا دوو ناوبژیوانە بۆی دوان گفتوگۆی حاڵەتەکان بکەن، چ حاڵەتی ئۆفساید بێت چ حاڵەتەکانی کە پێویستە بە ڤارەوە ئەو کاتە لەگەڵ ناوبژیوانە مایک بکەنەوە قسە بکەن. هیوای سەرکەوتنیان بۆ خوازین چووکە ئەوان بیبنەوە. پێش یاریەکەش گفتوگویەکی بچووکمان کرد ئەم شەو یاریەکەی ئیتاڵیات بینی و دوو حاڵەتەکەت بینیوە هاندەرانی ئیتاڵیا چاویان لە دەمی توێ، منیش و بینەریش بەو چاوەی ئێمەوە ئەیبینین نەک بە چاوی ناوبژیوانێکی بازبوونی وەک جەنابتی وەک وینان. یاریزانی ئیتالیا یاریزانی بۆسنە بڵین خۆی و گۆڵ ئەڕوا لە دواوە لێ ئەدرێ باستۆنی کارتی سوورەرێک بە هەمان شێوە یاریزانی ئیتالیا خۆی و گۆڵ ئەڕوا لە دواوە لێ درێ کارتی زەر وەرەگرێ بەرگری کاری بۆسنە. ئەم دوو حاڵەتە بۆچی وەکو یەک دەرەکەی بەڵام کارتی زەرد و سوورەکەی جیاوازە؟ پرسیارەکە لە شوێنی خۆیەتی هیواداری بینەرانیش ئەم ڕانی ڕۆشنبیریە بزانن. ئێمە پێڵێن ئەم حاڵەتە لە زمانی یاسای تۆپی پێ لە جیهانە پێڵێن دۆکسۆر، یعنی دینای ئۆبیۆس گۆڵ سکۆر ئۆپۆرچونیتی، واتە ڕێگریکردن لە هێرشێکی با بڵێن مسۆگەر. ئەمە چوار بەرجی هەیە بۆی تۆ کاتی سوور بی کە ئاڵێ خۆی دیفاع ماوەتیان خۆی و گۆڵی ماوەتەوە. ئەم حاڵەتە چواری: یەکەم ئایا
سەرپێچەکە نزیکە لە گۆڵۆ ئەمە خاڵیەک ئەم چوارەی بزان لە کامی ئیتالیایەتیانەوە بۆی ناوژیان یاوەتێ ئەوەی یەکەمی یاوەتە ئیتالیا لەبەرەوەی کار ئەر چوار بەرگری کارەکە لەبەر چوار خاڵەکەی تیاوە یەکەم وتمان سەرپێچەکە و لە گۆڵەکە نزیکیاننا دوو واتە ئاراستەی یاریەکە ئاراستە یاریەکە بەرەو گۆڵە ئەمە دوو تێداویانە سێ ژمارەی یاریزانانی بەرگری ئایا کەس ژمارە یاریزانی بەرگری هەیە بۆی لە پشتی ئەو فاوڵەوە بتوانێت فرێکەوێ ئەمە سێ چوار کۆنتترۆل ئایا یاریزانەکە ئەگەرە فاوڵای نەکردا کۆنتترۆلی تۆڵەکەی کرد و گۆڵکە هەر چوار مەرجەکەی تیاوە بۆیە کارتی سوور بووە بە هەمان شێوە بینە سەر حاڵەتەکەی ئیتالیا کە هێرشبەری ئیتالیا تۆپەکە ئەبات و فاوڵی لێکەن ئایا ئەو چوار مەرجی کە بینەران سیر یەکەن حاڵەتەکە دوو بەرگری کار لەگەڵ هێرشبەرێکە ئەڕە دوو بەریگە لەم لەولە ئەو بەریگریکاری کە فاوڵەکە ئاکات لە ئیتالی لە یاریزانی هێرشبەری ئیتالیا یاریکەرێکی تر باڵن یاریزانێکی کەی هەڵبژاردەی بۆسنە لە گەڵیایەتی بۆیە ئەو چوار مەرجە بازەکەین و ئایا نزیکە لە حاڵەتەکە لە گۆڵەکەەوە بەڵێ ئاراستەکەی بەرەو گۆڵە سێ ئایا کۆنتترۆلی تۆپی کردووە بەڵێ کۆنتترۆلی تۆپە ئایا چوارەمی تایە ژمارە یاریزانانی بەرگری کەسی تری لێ بەڵێکی تیا احتیمالی ئەوە نییە مادام هەر چوار مەرجەکەی تیان نییە کاتە سوورەکەی تەزرد ئەوە تەنها هۆکار بوون هیواداری ئیتالیا چاوەڕێی ئەمە نەکا بگاتە جامی گیانی ئیتالیا دەبواە تیپە گەورەکانە دەبواە پێشوەختە ئەم شێوازە یاریکردنی بگۆڕایە بۆی ئەمڕۆ وەکو وتمان بۆلیڤیا و عێراق بۆلیڤیا هەم تیپێکی ئەمریکایە هەم عێراق تیپێکی بەڕۆحیەتە باشە ئایا ئەبێ تیپێکی وەک ئیتالیا وەک عێراق وەک هەری هەڵبژاردەیەکی تر ئەبێ خۆی حازرکا بۆ ئەوەی بە کارتێکی سوور ئەنجامەکەی یاریەکەی بگۆڕێ یان کەم و زیاد بکە ئایا نابێت تیپ لەمە زیاتر خۆی ئامادە بکە بۆ ئەمڕۆ هەڵبژاردەی عێراق با بڵین کۆنگرەکەی گراهەم ئارنۆڵ کە دوێنێ شەوکراوە ئەڵێت ئێمە لە ڕووی ڕۆحیەوە ئامادەین ئێمە لە ڕووی دەرونیەوە تەواو کاملی ئێمە تیپێکین بە ڕۆحیە دیارەکەین تیپێکین یاریزانمان هەیە وامان هەیە ئەڵێ من معجیبی ئەو کاتەی کە مدەڕیبی ئیسرائیلیا بووم عێراق لێی بردوومەتەوە لەو کاتە معجیبی ڕۆحیەتە بەڵام لە بەرامبەرە کۆنگرەکەی فێلیگاس ڕایەنەری بۆلیڤیا ئەڵێ ئێمە عێراقمان لە ڕووی تەکتیکیەوە خوێنێتەوە بە دوای فرسەتێک ئاگەڕین بۆ گۆڵ ئەم دووشتە چی لێ ئەخوێنیتەوە بەڵێ سەرەتا خۆی یاریەکە لە ڕووی تەکتیکیەوە یعنی تا ئێستا ئاگدار بین تشکیلی کۆتایی تا درەنگیان بڵاویەکەنەوە لە بەرەوەی نانەوێت دەستیان کەشفێک ئەمە ماوی خوێنێ لە هەمان کاتە لە ڕووی پرۆفشناڵیەوە سێرکە ئەبێت تیپەکان پێشوەختە تشکیلەکەی بزانێ بتێنێت تو یاریەکە حساسە کاگەڕگەنە منش بپرسی منش حەزەکەم لە سەرتاوە ئەترسم 100% هێرشبەری یاریکەم لەوە ئەترسم کە گۆڵمێک لە هەمان کاتە دیوەکەی کەشی ڕاستە نخۆی نابێت تیپەکان بگەن ئەم حاڵەتی کە جنابێت باسەکە لە سەرتاوە بۆی چاوڕێکەن بۆ حاڵەتێک بیبەنەوە بەڵام با بڵین بۆ هەڵبژاردەی عێراق هەڵبژاردەی عێراق کە وەک بزانین 4 2 یاریەکەوە ئەمە شتێکی باشە بۆچوونی من ڕاستە باشە لە بەرەوەی عێراق دایمەنە ترسا بەڵام ئەرنۆڵد ستایلی جیاوازە وەک جەناب باسی ڕۆحیەتە کرد من پێم حەزەکەم کۆمنتە بم کاساس لەگەڵ ئەمان فەرقەکەی چییە کاساس کەسێکی لەسەر خۆیە لەگەڵ عێراق لەسەر خۆ ئەبێت دەمارەکانی عێراق عنی لە ڕووی سایکۆلۆژیەوە عێراق ئەبێ هێرزانەکان بیانجوڵێنی یعنی ئەزانی لە ڕووی کوالیتیەوە یاریت نانێ باشە ئەبێت چی بکەی ئەبێت تۆ بیانجوڵێنی یاریزانی عێراقی ئەبێ بزۆڵێنرێن یاریزانی عەرەب ئەبێ بزۆڵێنرێن وەکو سیستەمیە وەکو یاریزانی یابانی یان یاریزانەکانی تر سیستەم کرابن و ئاوا هاتبن تێگەی چۆن حتا لەوە ئەترسی نافرەکە کەتنێکی فاوڵێکی قورس ئەنجام بن بۆی گلەر بکرێن و یاریەکە تێگە بۆیە من پێم وایە کە سایلی ئەرنۆڵد لەگەڵ ئەرگونجیە حتا ئەمە بۆ عەدنان درجاش ئەگرێتەوە عەدنان درجاش وەکو خۆی وەکویکی تۆپی عێراق بەڕاستی سەرۆکیەکی تۆپی عێراق یەکێکە لەو کەسانەی کە ئەو ژلایەنێک ئەگرێتە ئەستۆی خۆی زۆر جار لە ئێلامەوە چێ ڕاگەیانەوەمان بیستی بێت کە عەدنان دەرجاتە داخولی یان دەستێوەردان لە تشکیلاکە خود دەستێوەردان نییە خۆی ئەیان جوڵێنێ ئەڵێ من پشگیریتان بەکو کوالیتی سێریکەین یاریزانی عێراق ئەو کوالیتی ساڵی هەشتاکانی نییە 86 بوو کە سەرکە بۆ جامی جیهان بەڵام وەکو پشگیری و لایەنی دەرونی و لایەنی معنەوی عێراق هەموو شتێکی بۆ کردوون ئێمە خەومانە بینی کە مەسەلەن عێراق سپۆنسەری هەبێ کاکە عێراق ئەسە سەری مەکەم جاکوی لە بەرەبەرام ساڵانی پێشوو بە ئەدیداسەوە یاریەکە کە ئەمە زۆر کەس ئەم تێبینی هێناکە ئەدیداس عەدنان دەرجارە بتوانێت ئەدیداس بێنێ بۆ هەڵبژاردەی عێراق کەم نییە بەڕاستی بتێنێت ئەدیداس سپۆنسەری ئەرژەنتینە ئەدیداس سپۆنسەری زۆر لە تیپە هێزانەیە بۆیە عەدنان دەرجار وەکو حکوومەتی عێراقی پاڵپشتی قسووریان نەکردو لە پشتگیری هەڵبژاردەی عێراق
بۆی هەڵبژاردەی عێراق یاریزانەکان لە ڕووی معنەوی ئەیەن ئەگەر لە ڕووی کوالیتیەوە وەڵا لە ڕووی کوالیتیەوە یاریزانانە نی بەڕاستی ئێستا من خۆم هەرمیستمەوە پرسیارەت لێکم تۆ لەم دقەیە ڕاهێنەری بۆلیڤیا ئەڵێ عێراق ئەستێرەی هەیە بۆ معنایی کە ئەڵێ من تیپێکی گەنجم هەیە عێراق ئەستێرەی هەیە خولەکەشی ڕکابەریە واتە من ئەمەوە لەو تۆ پرسم متمانت بەم یاریزانانە هەیە عێراق بگەێنێتە موندیال وەکو ئەگەل تاکی یاریزانەکان یەگە بخوێنیتەوە نەخێر بەڵام وەکو ڕۆحی تیپەکە تیان هەیە ئەگەر بیاریکەن بەڕاستی ئەو ڕۆحێتی تایە بەڵام دەریبی بۆلیڤیاش بۆ ئەم قسەیاکە لەبەرەوەی دیاریکەرەکان بە چاوێکی تر سێری عێراق نەکەم بڵێن عێراق تیبی لاوازە ئەبێ حسابی بۆ بکەی بۆی ئەو کەسانی کە ئەو یاریجانانی ئەو تیپانی حساب بۆ بەرامبەر ناکەن بەڕاستی باجەکەیان بۆیە بۆلیڤیاش دەسەرەتاوە ئەوێ دیفاعی یاریکە ئەترسێ لەوەی کە خۆی هەموو ستایلەکەی وایە من بەگری خۆم تەرتیبەکەم لە کاتێکە ئەبین لەوا چێ دقەی یەکەم هەردوو تیپەکە وابێ لە سەرتاوە بترسێ یعنی با بڵێن نێوێرێ هێرش بزانێت تیبەگی تر بخوێنێتەوە لە ڕووی تەکنیکی و هەوڵێن دووسی حاڵەتی تەکنیک بکەن بەش گۆڵا بکەن و اینجا بگەڕنەوە تەواتی دیفاعی بۆ عکسەکەشی تاوە بۆ نمونە پێچەوانەکەی ئەگەر هەڵبژاردەی عێراق بۆ نمونە کە 4 یاریەکە لە سەرتاوە بێ هێرشبەر دروست کە گۆڵ بکات و دواتر بگەڕێتە دوا ئەوە شتێکی باشە بەڵام مەرجە هەگال لێبێ کاتی ئەڵێ ئەمە بە هێرشێکی توندەوە یان باشەوەی دەست پێکەین ئاگامان لە دواوەی گۆڵمانێ نەکەی ئەوە ئەبێ یاریزانەکان ئەو پەڕی تەرکیز لە سەرەتاوی تا کۆتایی هەیان بێ بەڕاستی دکتۆر ئێستا ئێمە ڕاهێنەری عێراق کاساز نەماوە ئارنۆڵدا شتێک یەک تۆز جیاواز لە عێراق ئابینی ئەگەر تۆ سەرنجدا بێ عێراق ئێستا تیپێک نییە بڵێ وڵا عێراق 90 دقە دیفاعیەکە دقەی 91 یونس محمود گۆڵێکە کات و عێراق بردیەوە جاران ئەگەر بینمان بێ تۆزێک وابوو یعنی ئاشکرا بوو بەڵام ئێستا ئارنۆڵد جارجارە مفاجئاکە بۆ نمونە یاریەکەی ئیمارات هەموو دنیاوتی ئیمارات ساحەی خۆیەتی و ئیمارات ساحە کۆنتڕۆڵەکە 30 دقە لە ژێر فشاری عێراق بوو لە دقەی 1 تا 30 لە کاتێکا یاریگای خۆی بوو باوەڕت بە کاسازێ جارێک کە مفاجئ بکە ئەتوانێ بیکات ئەفو ئارنۆڵد خۆی لاری تۆپی شتێ دوور نییە زۆر جار ئێمە باسی واقعی سیناریۆکانی جامی جیهانی 2022 هین لە بەرچاوی خۆمان کە ئەرژەنتین یەکەم یاری دۆڕا بە سعودیا بەتوان بەخۆ ئەرژەنتین تا ئاوت کراوە ئەم سیناریانە ئیشی لێ ناکرێت لەم یاریانە یاری ظروف و بارودۆخی تایبەتی خۆی هەیە ئێمە یەتە بیرمان باسشمان کرا بزانم لە ڕێستەکەیە هەڵبژاردەی ئیتالیا 2006 هەر سیارێکی ئەوزان لە کۆمەڵەکان یەکسان بەڕاستی تەسەووری ئەومان ناکە بەڵام بوو بە پاڵەوانی جامی جیهانی 2006 یعنی ئەمە ناتوانین بۆکو باسیکەین ئێستا بوونە بۆلیڤیا تیپێکە لەگەڵ هەڵبژاردەی ئەرژەنتینە چەند جار لە ئەرژەنتین بردێتەوە و سەرکەوتۆ بۆ جامی جیهانی یعنی بەڕاستی ژمارەی خۆی هەیە بەڵام عێراق ئەو ئاستەی نەبووە بەڵام ئەمە ناکرێتەوە بیکیتە پیاوانە ئەسم بۆ نمونە بزانم ئەوەی نازم داتایەکە باسکە جەنابێت دوو ئامار هەیە ئەمریکانەڵێ بۆلیڤیا 76مین ڕێهەڵبژاردەی لە ڕیزبەندی فیفا عێراق 58مین عێراق کۆتابی زیاری 12 بردوێتەوە 5 یەکسان بۆ 3 دۆڕان بەس بۆلیڤیا 19 کردووە 7 بردوێتەوە دەی دۆڕاندووە ئەم ئامارە بۆ ئەم ڕۆخۆ ئەم ئامارە ئەگەر یاریزانان و ڕاهێنانیان پێکرابێت و ئامادەکاریان بۆ کرابێت کە ئەمان بێن نەو ڕۆژەوە ئاوا بە کوالیتی بێن ئێستا بوونەوەکی هەڵبژاردەی وەکو یابان وابام ستێدلیەوە تا ئاوا بۆ شێوەیە ئەڕوا ئەو نیە ڕۆژێک زۆر باش بێ ڕۆژێ زۆر خراپێ ڕۆژێ زۆر باش یاریزانانی من ئەوەی کە ترسی منی تایە بەڕاستی بۆ بۆلیڤیا ستایلی ئاوهایە ینی ئەوە نییە بڵێ ڕۆژێ زۆر باشە ڕۆژ زۆر خراپ هاوشێوی عێراق نییە هاوشێوی عێراق نە عێراق جار وایە زۆر باشە جار یاریکی زۆر خراپ وەکو یاریکی فەڵەستین بڵێ یعنی تەسەوڕ ناکە یعنی عێراق چۆن یاریەکە جار واشەیە ئەوەنە یاریکی باشەکەن لە خەلیجە یەکەمە بێکات باشە بەڵام ئایا هەموو چاوەکان لەسەر عێراقن کە بەڕاستی ئەم ئیشێکی ئاسان نییە بەڵام لە ڕووی کوالیتی یاری عێراقەوە من ئەگەر سێری بکرد وەک تشکیلەکە تەکید نیم حەمادی و ئەیمن بە باشە زانن لەسەرتاوە لە هجووم و یاریەکەن هەر هەندەرانی عێراق خۆشن گلەیەکی زۆریان لە میمی هەیە ئەڵێ حەمادی باشترە حەمادی خۆی لە ڕووی یاریکەوە لە ڕووی کوالیتی مەسەن تۆپگرتن و بەناو یاریزن بەڵام عێراقی کێشەی هەیە ینی بۆ نمونە ئەبینی یاریزانەکان گەچنە پێشەوە خواخوایانە زوو گۆڵەکە بکەن یەکیشیان بەڵام ئەبین 100% یان بۆ نمونە 100 ئەو یاریکەرە باشترە پاسەکەی نایەت ئەوی خۆی گۆڵکە ئەو ڕوحێتە دروست بێت لە عێراق ئەمڕۆ نەیبێنەوە ئەبێ ئەو ڕوحێتە دروست بێت کە پێکەوە ئەنجام بەدەست بێنن چونکە عێراق وەکو یاریزان وەک جەنەت ئاماژە پێ ئەو یاریزانە نیە وەکو ئەحمەد ڕازیکی تیابێ
متمانی پێ بکەی پشتی پێ بەستی کە بڵێ ئەو گۆڵەکە بۆ بکە بەڵام تۆ ئەیمەنت هەیە کاکە ئەیمن ئەمان بیستمانە کە لە پێشمەرگەی سلێمانی و احتیاط و یاریکەرەکانی کوردەکان بوو بەڕاستی بۆ یاریکەری باشتری تیا بوو بەڵام ئێستا تاوا هاتوتە واقعەکە ئەبێ بە تیپ تۆبی پێ یاری تیمیە بەڕاستی ئێمە ئەزانینەوە چی هەن شتەوێ ئێستا بوون من ئەرژەنتین ئەگە سێری کەیم ساڵ تیپێکی زۆر متەکاملترە لە 2022 ئایا ئەو ئەتوانن بەو شێوەیە بەردەوام بن تا یاری کۆتایی ئەمە ئەگۆڕدرێ بەڕاستی بۆیە عێراق تیپێکی با بڵێن سابتی نییە یعنی یاریکی سابتی نییە ڕۆژێ زۆر باشە ڕۆژێ زۆر خراپە بەڵام ئەرنۆڵ ئەگەر دەنوکی لەسەریان نەبێ لە کاتی یاریەکەیە بە کوردی خۆمان دەنوکی لەسەریان نەبێ بەردەوام قسەیان بۆ نەکە و هاوارن تەژیعیان نەکە بەڕاستی نەکرد تەژیع با بڵێن بیان جۆڵێنێت واجبی خۆیان بیر نەخاتەوە بەڕاستی عێراق و یاری ناکە و هیوادارین بە یەک تۆکمە یاریەکان کاتە توانین بڵێن عێراق تیپێکی تەکتیکی نییە تێکی تەکنیکی نییە بەڵێ باش ئوستاز وەکو ناوم ژیوانێک حەزەکەم یەک پرسیاری تایبەتی لێ بکەم خزمەتتان ڤار سەرئێشەی بۆ ناوبژیوان زیا کردووە ڤاری ناو یاریگاڵێ سەرئێشەی بۆ ناوبژیوان زیا کردووە یان خزمەتی ناوبژیوانی کرد وەڵای خۆی پرەنسیپی ڤار بەڕاستی بۆ خزمەتکردنی یاریە و کەمکردنەوەی هەڵەکانە ئێستا ئێمە ئەگەر باسی زۆر حاڵەتەکان بکەین لە ڤارە زۆر جامی جیهانی ئەگۆڕدرا ئەگە باسی ڤار بواە کۆت وانە مەسەن جامی جیهانی زۆر لە بابەتانە بۆیە ڤار بۆ وەکو تۆڵێکە بەکاری بێنی خزمەت یاریەکەی بەڵام کێشەکە لێرەیە کاکە ڤار بۆ تیپە بەهێزەکان زۆر جار بەکاری هێنرێ بۆ خزمەتی ئەوان بۆ تیپە لاوازەکان بەکارێ ئەمە پرسیارەکەیان لاو خەڵکە یان بۆ نونە حاڵەتێکی مەسەلەن ڕاکێشانە ئەگەڕێتەوە بۆ سزا حاڵەتی تر ڕاکێشانە ناگەڕێتەوە خۆی دووشت هەیە یەکیان ڕۆشنبیری یاسایی بۆ نمونە حاڵەتی دەست هەنێ حاڵەتی ئەگەڕێت هەنە حاڵەتی ناگەڕێت یەکیان وە ئەگەڕێتەوە بۆچی ڕۆشنبیری خەڵک لە یاساکانی تۆبی پێ داواچی نابژوان و فارەکە ڕۆشنبیرتر بن و زیرەکتر بن و ئەزان لە یاساکان بۆ نمونە ئایا ئەو دەستە بۆ فاوڵە ئەو دەستە لەبەری تەبیعیە نەگەڕاوەتەوە بەڵام بۆمە ئەگەڕێتەوە ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئەگەر ڤارەکە بەڕاستی بۆتی بەهێزەکان بگەڕێتەوە بۆتی بە لاوازەکان نەگەڕێتەوە نەوەڵە سەریەشەیە بەعکسەوە یاری ناخۆشەکە تۆ خەفەتی لێ ناوبژیوان ئەبیستی یان ژووری ڤار ئەبیستی بە جیا ڕاگەرەوە بیستی ئەڵێ بە ناوبژیوانمان بگەڕێرەوە نەگەڕایەوە یان ناوبژیوان بۆ نمونە ئەڵێ لە ژووری ڤار و وان پێوتم بەس بە تایبەتی ئەوی ڤارەکە هەیە بۆ نمونە ناوبژیان ئەتوانێت نەگەڕێتەوە بۆ ڤار ئەو قسە وەکو یاسا وەکو پرۆتۆکۆلی فیفا هەڵێ ئەوان نییە بەڵام ئاڵێ کە بگەڕێتەوە بۆ ڤار ناگەڕێتەوە شتیوانیە ئەو کاتە حەکەم تاوانبارە بێ فار کاتێ مایکەکە ئەکرێتەوە لەگەڵ ناوبژیوانە لە چوار حاڵەتەوەی لە یاسا باسی کردۆ لێدانی سزایە گۆڵە گۆڵ نییە کارتی سوورە کاتەکە بە غەڵەت بە ئێستا لە جامی جیهانی داهاتوو شتی کەشەیە گۆڕانکاری کەیەوە جارێ باس ئەتوانێ حەکەم بێنێتە بەڵێ ئەنجا لەبەس ئەو چوار حاڵەتێ ئەو چوار حاڵەتە نەبێ مایک ناکرێتەوە لە بینی حەکەم و حەکەمی ڤارە ناکرێتەوە کە نەکرایەوە چۆن ئەم قسان ناکرێنانە من نایەمەوە ناو حاڵەتەوە زنانە شتیوان نییە ئەبێ بگەڕێتەوە کە ڤاربانی کرد بچێتەوە سێریکە بە دەگمەن بگە حاڵەتێک بێ بڵێ کاکە دەستەکە وا بۆ لای منیش بە بۆ چوونی من ڤار پیاە بۆ چوونی منیش دەستەکە وەگەوەی تۆ بینیتە دێمە گەڕێرە پێویست ناکە ئەگە بڵێ هەمان شێوە مایکاکرێتەوە مەسەڵەن ئەم دەستەکە چی بوو تۆ بەلای تۆ چی بوو بە نابژانی ناوەڵم ئەڵێ وەڵا وەکو من دەستەکەت سروشتی بوو ئەوش ئەڵێ باشە مەبوونی منیش سروشتی بوو ئایا هینە بێت بیکەم ئەوڵێ نانە پێویست ناکە لای منیش وایە دێ مەگەڕێرە ئەو کاتە یاساییە ئەوی کێشەیەکی نیە بەڵام ئایا بانی کاتەوە ڤار و نەڕاتەوە کارەساتە شتیوان هەبێ بە هیچ لە ڕووی یاساییەوە بێ بگەڕێتەوە بۆ ڤار و بۆ تیپەکان ئەمڕۆ هیوادارین چونکە ڤار هەیە و هەروەها با بڵێن چاوێکی زۆر لەسەر یاریەکانە ڤار ئەبێ بە تەواوەتی ئیشی خۆی بکە بە تایبەتی و ناوبژیوانەکەش ناوبژیوانێکی تایبەتە بەڕاستی و بکرێ من لە سەرەتاوە عێراق بتوانێت پارێزگاری لە کارتی سوور بکات چونکە دووسێ یاری عێراقم بینی لە سەرەتاوە دووسێ کارتی سووریاوە یان کارتێکی سووریا و یارەکی لە خۆی تێگیاوە ئەو حاڵەتە ڕوونەیە عێراق هیوادارین کە ئینشاءڵڵا دڵی با بڵێن ئێمە بکەینە تێمەش بەشێکی لە عێراق هیوای سەرکەوتنی بۆ خوازی زۆر سپاس کاکتۆر خۆشەویستان پێنج خولەکی ماوە یاریەکە دەست پێ بکات بێخەم بنڤار بەجێتان نایڵێ لە نێوانی تایمەکانە لەگەڵ کاکتۆر ئاگەڕێینەوە بۆ شیکاری حاڵەتەکان و دوای یاریەکەش بە هەمان شێوە لایڤمانە بێت ئینشاءڵڵا پشتیوان بخوا تا کاتی یاریەکە و تا گەڕانەوەی نێوان جێمەکان خواتان لەگەڵ